صالح كاك صباح برامة من هناوي كل بيدا كاك شعبان تو هناي من لبي ذكي هذا ليه من زاسم أمن إسماعيل كاك إسماعيل برام لبرا وكرة وزيرانا ما ناوي وإلا فكرتك أمزار فيش إيش تتسوز فاطمة مندريش كاكا لەگەر مشتریان قسەتان هەندە خۆش بکەن باشە ڕێزی مشتریەکان بگرن سندی لەگەریان باش بن برامە توش کاک سەباح و کاک ساڵح لە تو گەورەترن ڕێزیان أيوة كاك شعبان أوانا مراعاتي من ناكن كاك سالات دري وتازات يدي بايش بقى بس إيش كيبا من دكم كاك سبا دتسي دري بالسما دتسي دكاني لفي كاك صالح دروات خودت زيته ولا شيء إيش كهر همو أمن دكم کاکە ئیسماعیل باک شتاب پێ برێمە ئەو پێشانگایە ئەو دوکانە گەورەیە کە ئیشی تێدا دەگەین یعنی ئەوە مەزدەری ڕزقی هەمومانە سەر و چاوەی ڕزقین ئین گۆش ئەو دوکانەیە خی گەورە ئەو دوکانەی کردیتە سەبەبی ڕزقیمە چەندی ڕووتان لەگە مشتریەکان خۆشببی قسەتان خۆشببی تێدەگەی ئۆن لەگەر یەکتریش کاکە لەگەر یەکتریش ڕووتان خۆش بیتن خی گەورە زیاتر بەرەکەتی دەخاتێ و حساب مەکەنەوە کارمەندن لێرە حسابکەنەوە دوکانی خۆتانە سندی مەزبوط بن ئەمە زیاتر لە گەرنگۆ مەزبوط دەبوو فکر لەوەش مەکەنەوە برێن وەڵڵایە ماهتاتای هەر دەبی عملاتی بکەین و هەر دەبی کارمان لەکنە و فلان و فیسکە و فیساریشکەین برای بەڕێزم ئەمن پرۆژەم ئەوەیە سبەی ڕۆژێکە کانگۆ تەواو شارەزا بوون لە سەرەکان و لە بابەتەکان ئەمن فکرێ ئەوەم هەیە هەم لە بۆ تو هەم لە بۆ کاک ساڵحیش فەرعی تازە بکەینەوە بەڵکو دەزانین چ بکەین کاکانگۆ لەوێ دەبنە برا گەورە خەڵک لە بندەستینگۆیش دەکا ئەدی برامە توش بە هەماشیەوە کاچی من دوایشتەکی دیشتان با پێ بڵێم دەبینی زۆر جار کاکەم لە ڕینگۆ قسەی ڕەق دەکا خۆم دەزان پێتان ناخۆشە هەموو ئینسانێک عەزەت نەفسی هەیە بەس بەخوای کاچی منی شەندەک یعنی لەبەرەوەی ئەمە هەبە نەبوونی گەورە بووینە مەبینی ئێستا ساحەبی و پێشانگایینە ئەو دوکانە گەورەینە ئەمە بە فەقیری گەورە بووینە وەڵڵا کاکە نانە ڕقەمە خواردیە وەڵڵا بیلای یعنی ڕۆژی وا هەبووە سێ جەممان کردیتە یەک جەم ئەدی لۆیە هەندە چاویشی تەنگە کاک شعبان ئەمەش مراعاتی وەی دەکەین کاکت نەخۆشە بەس لە بەخاتێت و هەرچەند خراپیتن ئەمە تەنەزوو لە قسەکان دەکەین ئەمە فیسەبیلی چاویت و هەموو شتە قبول دەکەین ئیدی ئەوە ئیش شەماندی دەبین و بتەوێ نەتەوێ ئەوە دەبێ هەمومان پێکەوە بەڕێوەی بینیشەکان هەرێ وەڵا برا ئەدیەوە چ بۆ و کابرایە نازانم ئەو ژن و مێرداتمدا بۆ حکومبارە نازانم لە کاک شعبان چاوەکەم نەدی چی کرد ئەو ژن و پیاوە خاصە ژنەکە هەڕان دۆستە دوامە پەشمان دایتێ بۆ 24 ساعتی ئەگەر خراپ بوو بەدری نەبوو لۆی دەگۆڕینەوە حەفتەکە بردیتی ئیناتۆ چای لەسەر ڕێژێ ڕەدەم چی لێ کردیا وەویان نەرسانە پارەگەڕانەوە نییە نەکاچم پارەگەڕانەوە نییە بەس گۆڕین هەیە کاک شعبان دەتانین لۆی بگۆڕینەمە ئەتو لەو پارەی دەستمی دەکەیەوە کاک کردێ قیرژە و هەرا هۆرەیەک مەزور وڵە مسپارەکەم داوە ئەمما لێرەوە کوبرا ئیش دەکەین و ڕێزی مشتریەکانیش بگرن و بەڕێک پێچی بەڕێیان بکەن و باشە یەکە شتە چیژین تۆ کاکە هەنی بە خۆشی بە قسەی خۆش بەڕێکەن هەم مەسەلە کوردیە دەرێت بە قسەی خۆش مار لە کوێ دێتە دەرێەوە نییە ئیدی هەزاتۆ ئەندەی مەخۆ ما یەک مریشکت داوا کرد و بزان زگت چەندی لێ هاتیە حەشیشکەما بەخۆکو پێت خورا وەڵا هەموو ئەخەن نەخۆت بە نەخۆش دەکەوی برام کەبابگە نەخۆش قەی ناخۆشە خۆ ئیسانە چەند عەفوان کاکە بەخێر بێت بەخێر بەسە تۆ لۆ هاتی ڕەحمەتی خوا دەبێت و بەخۆت نەخۆشیەتی نەمگوم هەیە کاکەمە دەڕۆین ئەو کام جێبەجێ کاک شعبان ئەمە دەڕۆین نانە دەڕۆین کاک شعبان ئەمە بارێکمان لۆ هاتیە دەچین دەین نە خوارێنگۆ ئیسراحەتی خۆتان وەرگرن ئێستا هاتیە ئەرە وەڵا چین بارەکەی بەخێر بێ کاکە بەخێر بێ بس وەڵڵاهی من حەزم نەدەکردە تو بێ لۆ هاتی بەڕاستی سوپرایسەکی جوان بوو کاکە تو بە خۆت نەخۆشی یعنی تو لۆ هاتیە دوکانێ نازانم تاکێت سپرایەکی جوان بوو ئەرێ وەڵڵاهی یعنی زۆریشم پێ خۆش بوو ئالۆ بەڵە داچ سیروانی ئاوە تا هاتیتە دوکانی وا لێرەوە دانیشتێ لەکنمەوەتە هایە میش پێم سیر بووەتەمەوە لۆ هاتیە دوکانێ بەسیدی هاتیتە دوکانی وا لەکنمەوە دانیشتێ و باشە باشە سەرچاوە خواحافظ ئاگام لێ خواحافظ کاکە ئەوە هیچ بووە داچ سیروانی بوو تەلەفۆنی کرد باشە دەرێ بەبێ پرسیمە هاتیتە دەرێ
شعبان بەڵێ ئیش و کار کووە ئیش و کار وەڵی زۆر باشە لە خوای بە زیاد بیبەست یعنی ئەو چەند ڕۆژێکات و لێرەنی بەڕاستی نەتامم لە ئیشەکەی کردیە نە لە ژیان کردی یعنی بەڕاستی زۆر زۆر ئێرە چۆل کردبوو هەموو غەریبیمان لەکرد ئەوار وەختە سەرم بتەقیت چێوە کاکەستەوە وەختە سەرم بتەقی چنیە نە چنیە ئەو لەوانەیە بەرسیتە لەبەر هەندێ شعبان تو بڕۆ لۆ خۆدنانی بخۆوە من لێرە دەمینێمەوە تا هێوارە بەخوای بێت و ناچم تێدەگەی ئێستا بەیەکەوە دەچی نانەکی خۆش دەخۆی داوەتی منی باشە نەخێت بڕۆ عافێتت بێ هەستەمەوە وەرە کاکە قوربانت بم ئەتوها هەڵسکەوت مەکە بۆ نەوعی ئەوە خۆت خەمبار مەکە دەزانی چیا تو تاجی سەری منی کوها بەجی دێلم هەستە دەچین لە کنەمە نانەچی دەخۆی دەچینە مارێ خواردنەکی خۆشی شیان کردیە بەدری تو ئەم دەزانم حەزت لە چییە دەستە دەی خوا بە خێر بێ کاکە بەڕاستی ئاوادانت کردەوە دەستە کوڕدەی دەستی مامەی ماسکە هەدێت تو دەستی مامەی ماس ناکەی سەر خەر دەیە توش دەستی مامەی ماس کرد بڕۆ خۆشی دەوێت هەردانگۆ کەینێ مامەدە کەینێ مامەدە وەتم کوڕم هەڕۆ لەگە خۆم دەهین هەدی دووەرە بەخێرێ کاکە گیان ئاوادانت کردەوە سەلامەت بی ڕۆژ پێ بێ کچم جاچی کاکە وەعدم پێدا بووی شتێکی خۆشت بۆ دروستکەم ئەو زەحمەتەی نەدەویست کچم چت لە بۆم دروست کردی پیتزا سێ پیتزا خواردێکی زۆر خۆشە پرەشابە بەرە کاکە ئەو قسەیە دەترسێم قسەشی ناشیا و ناشرین بی کوێرە نا کاکە نا ئەوە پیزای خواردنەکی سەریعە سەرێ پیتزا خواردنێکی زۆر خۆشە جالان دێنم پەنجەکانیشت دەخۆی با من بچمەمت بەغی دەست پێ بکەم ئامادەیکەم بهێنم باشە کاکە گیان شابان بەرە کاکە هەرەوەش خواردنە خۆشەکە بوو فیزا میزا ئەوە بوو هەرەوە بوو ئەرە وەڵڵا نییە ئەوەندە بەتام و خۆشە تو تاقیکەوە جارەکی ئەوجە هەم جارە شەعبان کەینێ بچینە مارینگۆ پیزایەکی بخۆین مەزدەرێ ڤیزا ها برێ پیتزا ئەو لە بۆ تو خۆشە ئەمە نەو خواردنانە هەزار ڕەحمەتن لە گۆڕی بابە وەختی خۆی ئەمە عەرف ئەو فیزا و میزا ئەو شتانە نەبوو دۆڵمە بوو ساوار بوو برنج بوو هەڕشتە بوو کورا ئەو شتانەمان دەخوارد ئەوە خواردنی ئەو زەمانەیە ئەوە چییە کاکە دەبینم دەگریەی شعبان بەڵێ کاکە منداڵەکانم تەمەنای مردنم دەکات کوشتی وا هەیە شتی وا هەیە بەخۆم گوێم لێیان بوو خۆم گوێم لێیان کورە چما زمانیان نابڕن ئەو منداڵانە تەمەنای مردنی تو بکەن بەس داچیان کچی پیاوەکی مرد بوو قبولی نەدەکرد کاکە دەزانی چییە؟ ناحەقیش نینە بەسەرەکی ئەتۆ منداڵانەی خۆت خۆش ناوێ کاک کورە بوو خۆشیانم ناوێ کورە شعبان کورە ڕۆژ و شەوە من هەڵدێم ئاردە دەرمیناک دەبم لە پێناویوان کو خۆشم ناوێ کاکە گیان ئەتوو دەبی پێیان بری ئەو خۆشەویستەی خۆت لە بەیان دەرببڕی بچی لە باوشیان بگری ماچیان بکەی دەست بە سەریان دابینی ئەتوو لە غەیری هاتووە هاوار و لێدان و کوتان هیچی ترت نەبووە هەتا ئێستا با منداڵەکانت نەگوێتیەوەرە کوڕ خۆم دەستت بەسەری دابینی خۆش بێ ماچی بکەی ڕۆڵە گیان حەزیان لە شتە چیە لۆیان بێەوە مارێ 100 تەلەفۆنت دۆ دەکەن ئەمجا تو شتەچیان لە بۆ نابەی يعني چی؟ يعني من هەموو ڕۆژێ شعبان بچم یەکەیەکە بیانینم کوڕمەتون خۆش دەوێ کچمەتون خۆش دەوێ ئەو خودەبی
کو دەبێ ئەوەیە کەچی لێ بووە ئەو شتانە کاکە ئەتو لە من تێنەگەیشتی دەچی لە ناو ماڵ و منداڵی خۆت دادەنیشی کاتیان لە بۆ تەرخان دەکەیت قسەی خۆشیان لۆ دەکەیت باسی ژیانیان لۆ دەکەیت ئەو پێداویستیانەی ژیانیان دەبیتە مایەی دڵخۆشی و کامەرانی و بەختەوەری خێزانەکەت منداڵەکانت ئەوانەیان لە بۆ دابین بکە خۆخارەوەنی یا تو پێیبرێ خۆشتم دەوێت بچی بە ساندەکنی دابنیشی و دەستی بەوە نا بەڵام خۆشویستنیان لە بۆ دەربڕە بەسکە تو دەچیەوە ماڵێ یعنی بلەگەریان ڕووگرژی و ڕوت خۆش نییە و قسەد ڕقا نابی کەس دەنجی بێتن ئێکورە وڵڵی ئەوانیش لێت بێزار دەبن کورە ناوەڵات و هەر دەچێ مارێ هەر ڕوود ڕەکە هەر ڕوود گرژە باشە خەڵکیش کەیفی پێت نایەت چکە دەرەی دایمەن سماق و بیبەرت خواردیە ئەوی دەتبینیتن لە دەور و بەرد یەکسەر هەر دێتن نابی برام ئەوانەش گەنجن پێویستیان بە ژیانە واللهی ئەگە بە نەرمی لەگەریان نەجولێەوە تربیەتە چی جوانیان نەدەی و لەگەریان نەرم نەبی بەخوای لە دەستدا دەچن گەنجن خوینیان گەرمە برادری خراپ ئەو لا ئیملا لێە دەبی دەستیان پێوە بگری و کوڕەکەم ڕۆڵە دەست بەسەری دابینە خۆشتم دەوێ ماچی دەکەم خێزانت بە هەمان شێوە ئیتر بزانە کووە تویان خۆش دەوێ و ئەتوش دەخەنە سەر سەری خۆیان بەسە بەس مەزەلتم دایە شابانە تو بەناوکەتی لە حدودی خۆت دەرچووی ناکاکەنا وەڵاوانی ئەمە نەزانیسە باش پێ بڵێن ئەمە حەز دەکەم منداڵەکانە دەتویان خۆش بووین ڕێزت بگرن بتخەنە سەر سەری خۆیان ئەوە لە بۆ من جێگای فەخر و شانازیە هەدی ئای لە خۆت غەریبێ قەرەنی باشە تو برای من نەبوو پێکەوە لەو ماڵی نەژیایە باشە لەو هەڵگۆڕای لۆ کاکە کاچی من قوربانت بووم هەمونیشان لەسەر ڕێزگەی بابی خۆمانم لە ڕووی ئەخلاق و لە ڕێی شخصیات و ئەو بابەتانەوە بەڵام بە نسبەت ئایلە و خانەوادە و منداڵ و شتانت نابیەوە بیکاکە من لە زمانێکدا دەژین هەتوو لە 50 ساڵ پێش ئێستادا دەژین باشە ئەمە ئێستا لە 2024 ئەو خەڵکە ئێستاکە هەمووی گۆڕایە خەڵکەکە گۆڕایە دەبی بە گوێرەی عقلیەتی وان هەڵسوکەوتیان لەگەر بکەی هەتا ڕاستە ڕێ دەبن ئەگەر نا بەخوای گەنجن لە ڕێ نادەدەن یعنی ئەو کاتیش ناتوانانی بیانینیەوە سەرڕێ ڕۆماڵێ لەگەریان دانیشە پێ بکەنە قسەی خۆشیان لۆ بکەوە بکە ببنە خێزانەکی بەختەوەر بەزەت و ناوەڵە هەردەچێەوە مارێ سماقە لە دەمساوی دەباری خۆیە کەس ناوەری تەمەشات بکە وەرە کورە ئەوە چییە؟ چێوە دەچی لۆوە هاچووی لەوێ دانیشە وا مەکە ئەوەی بگۆڕە ئەوە بۆ نەچیە ئەرێژنێ و بۆ نەچیە دێ ئەرە لۆ ئەوە دێناک ینی هەندێک نەرم و نیان بە بەکورتی و بە کوردیەکەی وەڵڵا من حەز دەکەم باکشتیشت پێ بڵێم ئەمن حەز ناکەم منداڵەکانت وەکو من تەمەنای مردنی باشیان بکەنەوە یەکەم جارە و قسەی بکە دەوستە لێ کورە ها؟ وەڵڵاهی کە باوکم مرد لەسەر گۆڕستانی دەگریان وانە ڕەشما پۆشی بوو بەڵام هەمووی بەدرۆ بوو لە ناخەوەم نەبوو بەدڵ حەزم دەکرد کە مرد زۆر دڵخۆش بووم لۆ ڕۆژی ئازادبوونی من بوو تێدەگەی هەر لەو کاتەوەش بڕیارمدا کە بوومە خاوەن خێزان ئیتر ئەمە چ بکەم هەرچی پێم دەکرێت لە بۆ بەختەوەرکردنی خێزانەکەم و کامەرانی کردنیان دڵخۆشبوونیان بیکەم لە بۆیان لێ دەبینی منداڵی خۆت کوونە لەگەرێت و منداڵی منیشکوونە لە بۆم 100 تەلەفۆنم لۆ دێ هەتا دەچمەوە ماڵێ بابەجان لە چێی بابەجە پیاوەکە حاتم لە چێ ئیتر بزانوانە نەخێر لۆیە ئایلەی من ئێستا هەموو منیا خۆش دەوێت دوعام لۆ دەکەن خی گەورە تەمەنم درێژکە کە چێتووە پێم دەڵێ منداڵەکانم دوعام لێ دەکەن کەوا بمرم کاکە با بگۆڕێی وە بکە ببێ ئایلەشی بەختەوە دووبارە و دەبارە پێت دەرێم لەگەڵیان باش بە و با بەسە چیتە ڕووگرش نەبی لەگەریان